ئێمە هەوڵی ئەومان ناوەکەوە لە ڕێگەی پەیوەندیکردن بە بەغا بزانینکەوە ئالیەتی جێبەجێکردنی ئەم بڕیارانە چۆنە بێ لەبەرەیکە خۆی کتابەکە یعنی زۆر ڕوون و ئاشکرا نەبوو ئەوانی کە داوا کراوە باس لە چەند فەقەرەیە کراوە ئەو فەقەرانە خۆی ئێمە یعنی ئۆڕەدی تەطبیقمان کردووە ئێمە بە کتاب و بە نووسرا و بە هەموو معایرەکانی ئەوان لەسەری ئەڕۆن ئێمە هەمووی پابند بووین و هەمووی جێبەجێ کراوە لێرە مۆزوعی ئەوە داوا کراوەکەوە فڕۆکەخانەکان ڕادستی بەغا بکرێت ئێمە بەڕاستی ویستمان پرسیارەکەمان لەسەر ئەوە بوو ئایا لەسەر ئەرزی واقع ئەم شتە چۆنچۆنی ئەکرێ لەبەر ئەوە محاولەمان کرد پەیوەندیان پێوە بکەین بەڵام وەڵاممان لە کەسێکە وەرنەگرت جا بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ بە فەرمی نامەیەکی ئاراستەی حکوومەتی بەغا کرد کە تیایدا داوا لەوە کا کۆبوونەوەیەک کرێ هیچ نەبێ بۆ ئەوەی کە ئێمە بزانین جێبەجێکردنی بڵین ئەم داواکاریانە چۆنچۆنیە بێ ئەتوانم بابوتانی بڵێم هەتاکو ئەم لەحزەیە هیچ جۆرە با بڵین وەڵامێکمان لە بەغاوە وەرنەگرتووە لەگەڵ ئەوەی کە خۆیان وەختیان بە ئێمە داوە کە هەتاکو 3 ڕۆژ بێ بەڵام ئەگەر ماوە لەم بینایە هەیە ئەگەر ئەوان وەڵامیان نییە من جا نازانم ئەم ماوەیە بەچیراوە لەبەر ئەوە تاکو ئەم کاتە ئێمە ئێستا لە مۆزعیان ئێشتا هەر لە چاوەڕێی ئەوەیان ئەگەر وەڵامێک لە بەغاوە هەبێ یاخود پێداچوونەوەیەک بەو بڕیارەیە بیرێ ئیتر ئێمە ئەمڕۆ لێرەین و بابزین هەتاکو سەعات 6 ئیشەڵا چۆنە بێ